ئەنجامدانی ڕاپرسی بۆ مانەوەی هەرێم یان جیابوونەوە لە عێراقی فیدراڵ ئەو لێدوانانن کە بەشێک لە بەرپرسانی هەرێم زیاتر لە وەرزی بەهاردا بیریان دەکەوێتەوە بە جۆرێک دووبارەکردنەوەی تەنها لە وەرزەدا گرنگی لای هاوڵاتیان نەهێشتووە. بەهاری ئەمساڵ سەرۆکی حکوومەتی هەرێمە کە باز لە ڕاپرسی بۆ مانەوە یان جیابوونەوە لە عێراق دەخاتەوە بەرباز. سەرۆکی حکوومەتی هەرێم لا لێدوانێکدا بۆ ڕۆژنامەیەکی ئەمریکی جەختلەوە دەکاتەوە ئەمساڵ ریفراندۆم ئەنجام دەدەن و مەرجیش نییە ڕاستە و خۆ سەربەخۆیی ڕابگەێنن بەڵکو ئامانجیانەوەیە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵێن گەلی کورد چی دەوێت. ئەم لێدوانەی بارزانی بۆ میدیایەکی بیانی بۆ چوونی جیاوازی لای بەشێک لایەن و کەسایەتیە سیاسیەکان دروست کردووە. ئەبوبەکر کاروانی یاریدەدەری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی لێدوانەکەی بارزانی بە جیاواز لەو لێدوانانەی بەهاری ساڵانی ڕابردوو دەزانێت و چاوەڕێژ دەکات لە دوای ریفراندۆم 3 ساڵی تر دەوڵەتی کوردی ڕابگەێنرێت کە بڕوای وایە پێناسەی دەوڵەتەکەش بە ناوی پارتیەوەیە. بە بڕای منم لە دوانانە تا ڕادەیە جیاوازە لە دوانەکانی تر لەبەرەوەی جیاوازێکی زۆر گەورە لە نێوان ئەم ساڵ و ساڵانی تر هەیە ئەویش پێێنینە قۆناغی کۆتایی شەڕ داعشەوە. کۆناغی کۆتایی شەڕ داعش سەبارەت بە کورد دەرفەتێکە ئەبێ ئەو دەرفەتە بقۆزینەوە. هەنگاوی یەکەم بۆ قۆستنەوەی دەرفەتەکە ئەنجامدانی ڕاپرسی. سەرنجام پارتی بەناوی خەڵکی کوردستانەوە قساکە ئەگەر سەنەوی مەسلەی کورد و دەوڵەتیش چۆتە سەر پارتی ئەوە بەشێکی خەتای پارتیە بەشەکەی تری خەتای بەرامبەرەکانی تی بەتایبەتی یەکێتی نیشتیمان و بزوتنەوەی گۆڕان ئەوان ئەتوانن وای لێ بکەن بیکەن بە پرسێکی نیشتیمانی گەورە حەقوای ئەوان ڕازی نەبن بەوەی پارتیەوە بکە بەڵام بەگەر پارتی پێداگر بێ و ئەوانی تریش هەڕابن ئەو قازانجی دەست پارتیەکەوێ ئەچێتەوە چوارچەوەی منافەسەیەکی حیزبی ئاسایی لە پێناو دەستکەوتی حیزبێکی تا ڕادێت تەفەهوم کراوە. دۆخی چەقبەستووی سیاسی هەرێم و پەخستنی پەرلەمان وەک گەورەترین دەستگای یاسادانانی هەرێم لای کۆمەڵی ئیسلامی هێشتا بە گرێکوێرەی زۆرێک لە پرسەکان دادەنرێت گەرچی ریفراندۆم و سەربەخۆیی لای ئەوان وەک ستراتیژە و نەخشە ڕێگاشیان بۆ ئەو پرسە ڕاگەیاندووە. ئەم پرۆژەیە پرۆژەی هەوڵدان بوو بە دەوڵەتکردنی هەرێمی کوردستان. ئەندامێکی سەرکردایەتیە و حیزبەش دەڵێت پێویستە پێش ریفراندۆم پەرلەمان کارا بکرێتەوە و لایەنەکانیش یەکڕیز بن. بە دڵنیایی شەو کۆمەڵی ئیسلامی هەوڵی ئەوە ئەیە کە کورد ببێتە کیانێکی سیاسی سەربەخۆی خۆی هەبێت. من قەناعەتم وایە کە زۆرێکی ئەو لێدوانانە ئەدرێ بۆ شاردنەوەی پرسیکەی ئەگنا لە بوارە سیاسیەکەیە لە بوارە یاسایەکەیە بگە بیر دەکەینەوە پەرلەمان لە کوردستان وەستێنراوە لە کار وەستاوە لە هێزە سیاسەکانی کوردستان لە ناو خۆیانە یەکڕیزیەکیان نییە بۆیە بۆ ئەم پرسانم خەناعەتم وایە ئەبێ بەر لە هەموو شتێ یەکڕیزیە لە ناو هێزە سیاسەکانی کوردستانە دروست بێ و پاشان ئەو ئالیەتانی تری جێبەجێ بکرێ و ئەنجا بیر لەم قەزێ بکرێتەوە. لەگەڵ هاتنی وەرزی بەهار مژدەی بەشێک لە بەرپرسان بۆ هاوڵاتیان ڕاپرسی و ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆیە لێدوانی بەهارەکانی ساڵانی ڕابردووش پێمان دەڵێت پێدەچێت تەمەنی ئەم لێدوانش هێندەی تەمەنی گوڵەکانی ئەمساڵی بەهار درێژ نەبێت. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.